سەبارەت بە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەڕێز جەستن ڕەسل شرۆڤەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵمانە بێ. بەڕێز جەستن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێسا بەخێر بێن. بەڕێز جەستن تۆ بخێراتی بۆ کوردستان 24 داوی هەوڵن دیبلۆماسیەن ئەمریکا لە هەمبەر ئاڵۆزیەن ڕۆژهەڵاتە ناوەڕاست چنە؟ ئارامی ڕۆدەدەتن یان شەڕ؟ بەڵێ ئیدارەی ئەمریکا هەمیشە لەگەڵ چارەسەری ئاشتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەر جۆرە دەستدرێژ وەرجێرە شەڕێک لە غەزە کە هەیە یاخودەوەی کە بەردەوام دەبێت و ئەو دەستدرێژیانەی کە لەلایەن هەردوو حیزبوڵڵا لە لوبنان و بەرپەرزدانەوەکانی ئیسرائیل بە هەمان شێوە ئەمە تەنیا دۆخەکە سەختتر دەکات و ئاڵۆزتر دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بە دیاریکراویستی ئێمە پێویستیمان بە هیچ جۆرە گرشتر بوونێک نییە. بە بڕوای من زۆرێک لە هۆکارەکان دەبن کە پێویستە لە ڕۆژانی داهاتوودا و لە 48 بۆ 72 کاتژمێری داهاتوودا پێویستە لەبەر چاوت بگیرێت ئەوەی کە ئێران چی دەکات و هەڵوێستی پزیشکیان چی دەبێتن و تا چەند دەکرێت بیبی نەتانیاهۆ بیەوێت لەم جۆرە شەڕانەدا بێت لە بەرەی نوێم و دێمی شەڕەکەدا بکاتەوە لە بەرامبەر بخۆیدا و چەندین پرسیاری دیکەش. زۆر باشە بەڕێز جەستن. ئێران هەڕەشەکات، ئیسرائیل بە هەمان شێوە هەڕەشەکات. ئەمریکا لەگەڵەوەی کە باز لە هەڕەشەکانی هەردوو لاکات باز دەمەترسیەکانەکات، داوای ئاشتیەکە، داوای ئارامیەکە لە ناوچەکەدا، داوای هێوربوونەوەی گرژیەکانەکات. چی ئەبینین؟ من بڕوام وایە ئەو سیناریۆیە کە ئێمە دەیبینین سیناریۆیەک دەبێتن کە لەلایەن ئەو کەسانەی کە با بڵێن ئەو پشتیوانیە بەهێزەی دەکرێت لە ئەنتۆنی بلینکینەوە پشتیوانە بەهێزەیە لە وەزارەتی دەرەوە پێشکەش دەکرێت و ئەو دایالۆگی کە هەیە بەردەوامی دەبێتن. بە بڕوای من بەژاری بە دیاریکراوی ئەو هاوبەشانێک کە لە ناوچەکەدا هەن وەکو پاشا عەبدوڵڵا لە ئوردن و ئێمە دەزانین کە ئەو زۆر چالاکانە کاری کردووە لەگەڵ تاهەران و بە هەمان شێوەش لەگەڵ سەرکردایەتی حیزبوڵڵا قسەی کردووە لە بەیروت. بە دیاریکراویش ئێمە دەزانین مسر و قەتەڕیەکان بەردەوام دەبن لە کارکردنەوەی دۆخەکە لە غەزە. پێشبینیەکەی من ئەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک بەرپەرزدانەوە ببینین لەلایەن ئێرانەوە، هەندێک لەوانەیە کە ئێمە لە سەرەتای ئەم ساڵەوەش بینیمان بە هەمان شێوکە ئەمە بە شێوەیەکی دیاریکراوە زیاتر سیمبۆڵەکەی بڕوام وان نییە هیچ کەسێک لە ناوچەکەدا بە شێوەیەکی دیاریکراویش تاهران و دیاریکراوترینی شابەشەکانی ئێمە و ئیسرائیل ناوێت دۆخەکە گرشتر ببێتن و شەڕێکی فراوانتر بێتە ئاراوە. باشە قەبارەیە بەرسەردانە ئێرشا ئیرانی بۆ سەر ئیسرائیلێ لە گۆڕی پێشبینیەن هەوە چه ئازدایە وەکە سێزدەی مەها 4 دەبیتن یان مەزنتر دەبیتن؟ من ناتوانم دڵنیا بم. پرسیارێکی زۆر گەورە هەیە، پرسیارێکی زۆر گەورە و گرنگ کە پێویستە ئێمە سەیری بکەین کاتێک باسی وەڵامی ئێران دەکەینەوە. ئەمیش دەزانین کە سەرۆکە نوێیەکەی ئێرانە پزیشکیە. تێگەیشتنی من ئەوەیە پزیشکیان ئامۆژگاری کردووە و ئامۆژگاری ئایەتوڵڵای کردووە کە ئەو فشار دەخاتن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی توند وەڵامی کارەکانی ئیسرائیل بدەنەوە. بە بڕوای من پزیشکیان سەرۆکی و یاخسەرکردە و کەسایەتێکی گرنگی تاهران کە دەبێت بە شێوەیەکی کردداری و لە ڕوانینێکی کاتێک ڕاوێژ بە ئایەتوڵڵا دەکاتن. ئێمە دەزانین چەندین دەیە ئەمەمان بینیمەوە کۆتا وشەکان دواتر لە سەرکردەی باڵای تاهرانەوە دێتن. بۆیە پرسیارەکەوەیە کە من دەمەوێت لێرانە وەڵامەکەی ببیستمە ئەوەیە کە تا چەند سەرۆک پزیشکیان کاریگەری هەیە بەسەر ئایەتوڵڵادا. باشە سنووریە ماڵۆزیانەیە ئەم گرژیانە ئەم شەڕێکە لە بینی ئیسرائیل و ئێرانە هەیە سنوورەکەی تاکوێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێپەڕەکات؟
بەڵێ من بڕوام وانە هیچ کەسێک بەڕاستی بێوێت فراوانبوونی شەڕەکە ببینێ وەک ئەوەی کە ئێستا هەیە و ئۆپەراسیۆنێک کە ئێستا هەیە فراوانتر بێتن. هیوای ئەمریکا و هیوای ئیدارەی بایدن ئەوەیە کە هیواخوازن ئێمە بتوانین هێوربوونەوەیەکی خێرا یاخود با بڵێ ناگربەستێکی خێرا لە غەزە ببینین. ئێمە بڕوامان وایە ئیدارەی بایدن بەردەوام دەبێت بۆی فشار بکاتن بۆ ئەوەی دام بە خۆداگرتن هەبێت لە هەردوو لایەن کاتێک دێنە سەرباسی شەڕ و گرشتر بوونی ئالۆزیەکان لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیلدا. بۆیە من بڕوام وایە ئوردنیەکان و سعودیەک و قەتەڕیەکان و مسڕیەکان هەمویان سەیری ئەوە دەکەن و دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگەی دایالۆگەوە بە ئیران بڵێن دام بە خۆیدا بگرێت و بەڵام ئەمە ڕەنگە نەبینین و نەتوانین سەیری شەڕێکی فراوانتر و گرژیەکی فراوانتر لەم ناوچەیەدا ببینین وەک ئەوەی کە ئێستا ئێمە پێشبینی دەکەین چونکە ئەمە بۆ هیچ لایەنێک جێگەی قبول نییە. زۆر باشە بەرز جەستن گەلێک جا دەبێژن کۆ نەتەنیاهۆ ژێر فەرمان و هۆشداریەن ئەمریکا دەردەکەویتن گوهداریە ئەمریکا ناکەتن. ئەمریکا گەلێک جا ژێرا گوتیە و شەڕا بوەستیتن یانژی ئاگربەست کەویتە وارێ جێبەجێکردنێدا ئیتر بنپێکیریە گوهداریە ئەمریکا ناکەتن. کوشتنا ئیسماعیل هەنیەژی ددەمەکێدا کو هەوڵێن ئەمریکا هەبوون ji بۆ دروستکردنا ئاگربەستێکی دنابەرا غەزە و تەلەفیڤدا سەدەم نەبوون هۆکار نەبوون بۆ وێ چەندێ کو ئالۆزی مەزنتر بمن لە ڕۆژهەڵاتانە بەڕاست یاخۆت کو ئیسرائیل بێ گوهدانە فەرمان و هۆشداریەن ئەمریکا وان کارانە دیکەتن. دەزانی ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر سەختە و وەڵامی چەندین زۆرا و زۆر و جیاواز و سەختیە. ئەگەر تۆ سەیری لە ڕووی ئاسایشی نیشتیمانیەوە سەیری بکەی نەکتەنیا لە ڕوانینی ئیسرائیلەوە بەڵکو لە ڕوانینی ئەمریکاشەوە سەیری ئەم دۆخە بکەین. من دەزانم کە چەندین لایەنی جیاواز هەیە لە بەڕووبەڕووبوونەوە و جوڵانەوە بەرامبەر بەو ڕێکخراوە تیرۆریستانەکەن ئیسرائیلیەکان و ئەوانەی کە ئیسرائیلیەکان ئەنجامیاندا شێوازێکی استراتیژی زۆر بەهێز و تاکتیکی بوو وەڵامێکی زۆر تاکتیکی بوو لە بەرامبەر ئەو هێرشانە و کوژرانی هەنیە ئێمە کە بینیمان ئەوە بەرگریکردنێ بوو لە سەروەری خۆیان ئەمە بەرگریکردن بوو لە تواناکانیان بۆ ئەوەی بتوانن خەڵکی خۆیان و بەرژەوەندی نیشتیمانیەکانیان بپارێزن. ئەمە یەکێکە لە ڕوانینەکان لایەن یەکی دیکە ئەوەیە ئەمە ئۆپەراسیۆنێک بووە لە نێو سەروەری لە نێو سەروەری وڵاتی ئێراندا ئەنجام درراوە. من زۆر جار گفتوگۆم لەبارەی ئەمەوە کردووە کە هەمان دۆخ هەمان بارودۆخ دووبارە بکرێتەوە بەڵام ئەگەر لە غەزە باە بە هەمان شێوە بەم شێوەیە کاردانەوەی نەدەبوو لە نێوان تەلەڤیڤ و تاراندا. بۆیە وەڵامەکەی ئەم پرسیارە وەڵامی ئەم پرسیاراوەیە کە دەتوانین بڵێن چۆن ئەمە و ئەمریکاش بە هەمان شێوە بەرگری لە ئیسرائیل دەکات. ئەمە جێگەی مشتومڕ و گفتوگۆکردن نییە. ئێمە چەندین سەرچاوەمان لە ناوچەکەدا جێگیر کردووە ئەمە کەلوپەل بێ یاخود سەرباز بێت لەسەر کەناراوەکانی دراوسەی ئیسرائیلدا. بە بڕای من نەتانیاهۆ گوێ دەگرێتن و ئێمە پیشانمانداون ئێمە بەرگریان لێ دەکەین ئێمە دەیان پارێزین بەڵام سنوورێک هەیە کە ئەو دەتوانێت چەندە پشتگوێی بخات. بەڕێز جەستن ڕەسڵ شۆڤەکاری سیاسەتی دەرۆی ئەمریکا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.